ئەو کاتتان باش گوێگران و بیرەناری عزیز لە سێمین کۆربەندی پەروەردەیی کوردستان خۆشحاڵ دەمم میوانداری پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر بەهات حەسیب قەرەداغی کە پسپۆرە لە میدیا میوانداری بکەین. دکتۆر جان لەم جەنجاڵیەی سۆشەل میدیا چۆن پارێزگاری لە پەروەردە بکەین؟ سوالێکی بەجێیە و بە بڕای منەوە یەکێکە لە هەستیارترین ئەو پرسیارانەی کە ڕوبەڕووی نەک هەر ئێمە بەڵکو ڕوبەڕووی هەموو مرۆڤایەتی دەبێتەوە. چونکە خۆت دەزانی یەکێک لە بنەماکانی کۆمەڵگا پەروەردە و فێرکردنە. بێگومان بە درێژایی سەدان ساڵی ڕابردووی مێژووی مرۆڤایەتی مرۆڤ هەر لە مناڵیەوە هەتاوەکو ئەو ڕۆژەی ئەم دنیاە بەجێ دێڵێ لە ناو تۆڕێک پەیوەندی و ئاڵۆزیەکی بەهاکان و سەرچاوەی جیاوازی پەروەردایە و بە بەردەوامی خەریکی فێربوونی شتی نوێ و لە بیرچوونەوەی شتی کۆنە. واتە پەروەردە و فێرکردن پرۆسەیەک نییە لە چوارچەوەی وەزارەتێک یا دام و دەستگایەکە یا لە قۆناغێکی تەمەنی دیاریکراوە چەق ببەستێت. پرۆسەیەکە بە بەردەوامی لەگەڵ یەکەمین هەناسەتە لەم دنیاە دێتە ئاراوە هەتاوەکو ئاخر هەناسەت. بۆیە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین کە لە ماوەی سەدان ساڵی ڕابردووە کۆمەڵێک دامەزراوەی کۆمەڵایەتی هەبوون کە ئەرکی ئەم پەروەردە و فێرکردنیان گرتو ئەستوی خۆیان. بەڵام ئێستا لە 15 ساڵی دواییە میدیا، سۆشیال میدیا، ئینتەرنێت و AI جێی بە هەموو ئەو دامەزراوە کۆمەڵایەتی و حکومیانە لەق کردووە. هەندێک دەوری هەر نەهێشتووە. یعنی بە ئاستەم تۆ ڕۆڵی پەروەردەی خێزانی دەبینیت و جێدەستی دەبینی لەسەر نەوەی نوێ، لەسەر تاکوونەوەی وێ نەوەی نوێ. ئەو نەوەی کە با بڵێن تەمەنی هەتاوەکو 40 ساڵیشە زۆر لەژێر کاریگەری میدیایە. ئەو نەوەی کە تەمەنی لە نێوان 30 بۆ 25 بۆ 20 ساڵایە لەژێر کاریگەری سۆشیال میدیایە. نەوەیەکی کە هەیە ئێستا کە تەمەنی لە بینی 15 بۆ 4-5 ساڵیایە بە تەواوی لەژێر کاریگەری ئەپلیکیشنەکان و ژیری دەستکردایە کە ئەمڕۆ بابەتێکی سەرەکی ئەم کۆربەندەیە. بۆیە بابەتێک یێتە ئاراوە کە زۆر پێویستە بۆ لەمە دووە لە پۆلی یەکی بنەڕەتیەوە هەتاوەکو دوا کۆناغی زانکۆیی بابەتێک بکرێ بە بابەتی وانەیەکی سەرەکی خەڵکی پسپۆر بیڵێنەوە کە ئەویش پەروەردەی میدیاییە. ئەبێ خەڵک پەروەردە بکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەم میدیا بەهەژمونە بکە. ئەم میدیایی جێی بە هەموو دامەزراوەکانی کە لەق کردووە. جاران دەمان خوێند لە قوتا قۆناغەکانی خوێندنە خێزان ڕۆلی چییە؟ باوک چی دەکا؟ دایک چی دەکا؟ چۆن نێوانی بینی گەورە و بچووک ڕێزگرتن، هاوکاریکردن، عەتف و حەنان، ئەمە هەمووی دەخوێنرا. ئێستا ئەو شتانە کاریگەری نییە. ئێستا ئەبێ خەڵک فێرکەی لە ئیبتیدائیەوە لە بنەڕەتیەوە فێری بکەیت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ئامێری دەستیاکات کە هەموو دنیای تیا کۆبۆتەوە. بێگومان دکتۆر گیان ئەوەی کە زۆر بەرچاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی ئەوەی کە ئێمە زۆر بە خێرایی تەکنۆلۆجیا هاتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک تەبعکەی وایە لە کۆنەوە دەتوانم بڵێم وەزارەتی پەروەردە و خێزان لەگەڵ مزگەوتەکان لەگەڵ کۆڕی ئاینیەکان جاهەچە ئاینێک بیتن بەشدار بوو لە پەروەردەکردنی تاک. بەڵام
تۆ لە سەرەتای وڵامی پرسیارەکەم قسێکی جوانت کرد وتت پەروەردە پەیوەست نییە تەنیا بە وەزارەت پەروەردە و بە خێزان هەموو دەتوان بڵێن دام و دەستگاکانی حکوومەت و هەموو سێکتەرەکان دەبێت بەشدار بن لەوە بەڵام لە غیابی ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی تێدا نەبوو با بڵێن وڵاتەکانی تر هەموو سێکتەرێک بەشدار بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو سێکتەرێک بەشدار نەبوو لە پەروەردە ئێستا جێگرەوەی وانە زۆر ئاسان بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەوەی کە سۆشەل میدیا بێت جێگر بێ و ئەو ببێتە خاوەن پەروەردە ئەوە دەمباتە سەر پرسیارێکی تر ئایا میدیا و سۆشەل میدیا پێویستی بە پەروەردەکردن نییە باماشەوە مادەم ئەو بووتە شتێک کە دەتوانێت مناڵەکانی ئێمە پەروەردە بکە بە بێ ئێمە کاتە ئێمە ناتوانین ئێستا وەک جاران بتوانین مناڵێک پەروەردە بکەین و لەژێر کاریگەری دایک و باوک بێ یا لەژێر کاریگەری قوتابخانە بێ یا وەزارەتی پەروەردە بێ یا وەک باسم کرد کۆڕ و مزگەوتەکان بێتن کەواتە پێتوانیە میدیای کوردی پێویستی بە پەروەردەکردن هەیە هەتا ئەو بتوانێت پەروەردەیەکی جوانتری تاکەکانی کۆمەلگا بکە میدیای کوردی پێویستی بەوە هەیە کە پێداچوونەوەیەک بۆ پەیامەکانی خۆی بکە بۆ شێوازی ئیشکردنەکەی خۆی بکە بۆ استراتیژیەت و پێگەی لە ناو کۆمەلگا پێداچوونەوەیەکی ڕیشەی دەوێت میدیا لە لای ئێمە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ حزبیە یعنی ئەوەندەی خەریکی خزمەتکردنی حزبێکی دیاریکراوە بە یەک لەسەر سەدی ئەوە خەمی میلەتەکە و پەروەردەکردنی نەوەیەکی نوێ نییە کەواتە ئەمە ئەبێ لە ڕیشۆ ئەمە چارەسەر بکرێت ئەبێ بەرپرسی یەکەمەکانی ئەو مؤسساتە میدیانی کە ناسراون تەلەڤیزیۆنە ڕۆژنامەیە ڕادیۆیە سینەمایە ئەبێ ئەمانە پێداچوونەوە بکەن بۆ استراتیژی خۆیان وە تێ بگەن کە ئەمان ئیتر دادیان نادات خەریکی ڕازیکردنی حزب بن ئەمە یەک دوو ئەبێ ئەو کادرانی کە لە میدیا ئیشەکەن بەشی هەرە زۆریان دەرچووی بەشەکانی میدیا و نزیک لە میدیا بن لە کۆمەڵاسیە لە دەروونناسیە لە یاسایە لە سیاسەتی نێودەوڵەتیە ئەمانە ئەبێ ئیشکرد لە ناو میدیایە میدیا تازە بە کەڵکی شاعر و چیرۆگنووس و سیاسی نەماوە خەڵکێک حزبی بێت و بێت ئیشی میدیایی بکات خەڵکێک دەست بەتاڵ بێت و هیچ ئیش کە نەزانێ بکات بێت ئیشی میدیایی بکە ئەوە میدیاکار نییە ئەوە میکرۆفۆن بەدەستە ئەوە نازانێت نوتقی چوار کەلیمەکە بەسەرێکەوە ئەوە ئەگەر پێی بڵێ یعنی ئێستا بەناو پەیامنێری وامان هەیە کە من ناوم میکرۆفۆن بەدەست پەیامنێری نەمانە بۆی بنووسە بڵێ سەرۆک کۆماری شانشینی ئەردەن ناڵێت غەڵەتی تایە ناڵێ ئەمە سەرۆک کۆمار و شانشین ئەردەن ئەوە چیەوە هەست بە غەڵەتەکە ناکات دەڵێتەوە وەکو تووتی قسەکەی تۆ کاتەوە ئەمە ئەبێ ڕاست کرێتەوە ئەمە بەنسبەت میدیای ئەو میدیایی کە دامەزراوی هەیە ئەبێ پەروەردە بکرێتەوە بەڵێ بەڵام سۆشیال میدیا پەروەردە ناکرێت سۆشیال میدیا ئەبێ بە یاسا کۆنتڕۆڵ بکرێت بێگومان ئەبێ هێزێکی سیاسی یاسایی دەستوری ئەمەندە هەژمونی هەبێت کە بتوانێت سۆشیال میدیا کۆنتڕۆڵ بکات وە سنووری بۆ دابنێت وە سزای بۆ دابنێت ناکرێت هەر کەس لەبەرەوەی مۆبایلێکی پێ و $8 پێداوە ئیتر بۆ خۆی ئەکاونتێکە کاتەوە و شەلم چۆرم ناپارێزم ئەکەوێتە گیانی خەڵک خصوصیاتی خەڵک استراتیژی نەتەوەی پێشێلەکە ئەمنی قەومی ئەمنی کۆمەڵایەتی گاڵتە بە دینەکە گاڵتە بە مناڵەکە گاڵتە بە ژنەکە گاڵتە و کەمەندامانەکە یعنی ئەمە شێواندنی کۆمەڵگەیە بەداخەوە لای ئێمە هەتا ئێستا یاسایەکمان نییە بۆ کۆنتڕۆلکردنی ئەوە و نەبووەتە خەمیکی دەوڵەتی ئەگە هەش بێ زۆر تاکەم نەیتوانیوە کۆنتڕۆلێکی نەکەمیتوانیەوە دکتۆر گیان ڕاستی گەورەت کردین سوپاست دەکەین ئەگەر دوا پەیامت بە کورتی بۆمان بگەینی سوپاست دەکەین وڵا من پەیامی ئەوەڵ وەخیرمەوەیە داوا لە وەزارەتی پەروەردەکەم داوا لە هاوڕێم کاک دکتۆر ئالانەکەم برادەرمە کە زۆر بە جددی خۆی و ستافەکەی هەوڵ بدەن وانەی پەروەردەی میدیایی بخەنە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە لە پۆلی یەکی بنەڕەتیوە چونکە
کتابیەک و خوێندکارێکی پۆلی یەکی بنەڕەتی مۆبایلێکی پێ بێگومان بتەوێ و نەتەوێ سوۆشیال میدیا و میدیای ناو مۆبایلەکەی کۆنتترۆلی دەکەن لەبەرەوە ئەبێت پەروەردە بکرێنەوە و لە مەترسیەکانی وشار بکرێنەوە و ئاراستە بکرێن چۆن دەتوانێت سوود لەم میدیا و سوۆشیال میدیای ببینێت. زۆر سپاس دووبارە دکتۆر بەهات زۆر سپاس باز بە ئامادەبێت هات بژینەوەش بەردەوام بن.